سەفیری رووسیا لە عێراق و قۆنسۆڵی رووسیا لە هەرێمی کوردستان و وەفدێکی باڵای سەفارەت سەردانی سلێمانیان کرد و پێیان خۆش بوو یەکەم هەنگاوی سەردانەکان سەردانی مەزاری جەنابی مام جەلال بکەن کە خۆتان نەزانن مام جەلال دەورێکی گەورەی هەبووە لە ڕابردوودا لە پتەوکردنی پەیوەندیەکانی کورد و عێراق و یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ وڵاتانی دنیا بە تایبەتی رووسیا و رووسیا وڵاتێکی گەورە و گرنگە هەم لە جیهان و هەم لە ناوچەکەیە پاشانیش سەردانەکان دەست پێکەن کە سەردانی هاوسەرۆک جەنابی کاک بافڵەکەن و پاشانیش سەردانی پارێزگا هەڵەبجەکەن. زيارة أقوم بها بصفتي سفير جديد لروسيا الاتحادية في العراق إلى السليمانية. سابقا زرت إربيل، الآن جاي دور للسليمانية. ئەم سەردانم وەک باڵوێزی تازەی رووسیا لە عێراق پێشتر سەردانی هەولێرم کردووە. ئێستاش لە سلەیمانیم سەردانی مەزاری سەرۆک مام جەلالم کردووە کە هاوڕێیەکی خۆشەویستم بوو. چەند جارێک لە بەغداد لە ساڵەکانی 2003، 2004 و 2005 بە دیداری شاد بووم کە ئێستا چاوپێککەوتن و قسەکانیم بیر دەکەوێتەوە. ئەو ڕێگەیەکی تایبەتی هەبوو بۆ قسەکردن. لە هەمان کاتیشدا مام جەلال کەسایەتیەکی گەورە و دیار بوو. من باب المزح، يعني في نفس الوقت كان شخصية كبيرة وبارزة.